بە هەمانگی هەموو لایەک دوای 11 مانگ کارکردن توانرات ڕەزامەندی کردنەوەی مەکتەبی تەزدیقات لە پارێزگای سلێمانی وەربگیرێ. بێگومان ئەو کارە گرنگیشی زۆری هەیە بۆ دانیشتوانی پارێزگای سلێمانی، پارێزگای هەڵەبجە، پارێزگای هەولێر و دهۆک، پارێزگای دیالا، پارێزگای کەرکووک. ئیتر لەمە دوای پێویست ناکات بچن بۆ بەغداد ڕێگایشی دوور ببڕن لەوێ سەردانی بەغداد کەن وەزارەتی دەرەوە وەزارەتی خارجیە، بەڵکو ئەتوانن لە مەکتەب تەزدیقاتە لێرە هەموو کارەکانیان بۆ ئەنجام درێ و پێویست ناکات ڕێگایشی دوور ببڕن پارێکی زۆر سەڵ بکەن یا تووشی کێشە بن. پێشتر لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەموو هاوڵاتیانە بە هەزاران هاوڵاتی ئەوە چوونایە بۆ بەغداد، بەڵام ئێستا لە مەودوا پێویست ناکات کارەکانیان بۆ ئاسان کراوە و ئەتوانن لە شاری سلێمانی ئەو کارە ئەنجام درێ بەبێ ئەوەی سەردانی بەغدا بکەن. سەبارەت بەکاری ئەمن و سینگەیە وەکو بەڕێسان ئاگدارن چەند ملیۆن هاوڵاتێکی ئەمە لە دەروی وڵاتن لە هەندرانن لە ماوەی دەیان ساڵی ڕابردووە ڕۆشتون کەسوکاریان لێرەیە مڵک و مەساڵحیان لێرەیە. هەرچنە سەفارەتەکانی عێراق لە دەروی وڵات دۆکۆمنتەکان نێرنەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق، بۆ بەسرە، بۆ بەغداد، بۆ شوێنێک سەیرەکە ئەم هاوڵاتیانە تووشی گیرۆدەی وا بن کەوا ئەو دۆکۆمنتانە پێویستی بە تەزدیقە لە وەزارەتی خارجیەوە بۆ لە ڕاست و دروستی بکۆڵێتەوە. هەروەها بە پێچەوانەوە هاوڵاتیش زۆر هەیە کەوا پێویستی بەو کارەیە لە هەموو بوارە جیاجەکانە وەسایقی جیاواز. ئیتر لەمە دوا پێویست ناکە خۆیان بچن بۆوێ خەڵشەکەی نەخێنەوەوارە نەخۆشەیە هەیە ناوێنێ بچێت بۆ بەغا هەموو کارەکانە لێرە بۆ ئەنجام بدرێت. سەبارەت بە پارێزگای هەڵەبجە تاکو ئێستا ئێمە لە ماوەی چەند مانگێکە ڕۆژانە یەک کۆستەر یەک پاسی ئێمە لە ئەفسەر و کارمەندانمان ئەچن بۆ ئەوێ و لە ماوەی ڕابردوو سا چەندین جار داوامە لە پارێزگاری هەڵەبجە کردکەوە کوڕانیان بتوانێت ئەفسەر و کارمەندی بۆ دانێت تاکو ئێمەش بینەوە سەر کارەکانی خۆمان.